بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی لا دەڤەری ڕاپەڕین دەچێتە قۆناغێکی نوێوە و بەرنامە و کار و چالاکیەکانیان چڕتر کردووەتەوە. لەو چوارچێوەیەدا بە ئامادەبوونی محەممەد حەکیم سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری و ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 2 لە بازنەی سلێمانی لە شاری ڕانیا ئێوارە دیدار و کۆڕێکی جەماوەری لە سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ ئەنجام درا. لەو سنوورەشدا بەڕاستی وەکو قەڵغان و سۆپەری ئەم کۆمەڵی دارگەرێت لە سنووری ڕاپەڕین وای دەبینین کە هەمیشە دەنگەکانمان چۆن دەڵێ شایەت حاڵ بوون کە بەردەوام لە نافەسەی یەکەم و دووەم دابووین لەگەڵ لایەنی ڕکابەت لە ناوچەکەدا. بۆی ئەم سەفەر ئەم جارەش چاوەڕوانیمان هەیە، ئومێدمان هەیە لە خەڵکی خۆمان لە خەڵکی سنووری دەواازەی ڕاپەڕین و ناوچەی ڕاپەڕین بەگشتی بە هەموو دەنگۆی ڕەنگەکانیەوە کە کۆمەڵی دارگەری خاوەن پێگەیە، خاوەن ڕابردوویەکی پاکە، خاوەن خزمەتگوزاری بۆ میلەت و نەوتەوەکەی و دژی گەندەڵی زوڵم و ستەم وەستاوەتەوە. بۆیە شایانی ئەوەیە کە کاندیدەکانی دەنجیان پێ بنێرێن بۆ بەغدا. لایەنگران و چین و توێژە جیاوازەکان دەڵێن کۆمەڵ هەمیشە لەبەرەی خەڵکدا بووە و لەگەڵیاندا ڕاستگۆ بووە و داکۆکیکار و پارێزەری دین و ژینی هاوڵاتیان بوون. بۆیە لەم هەڵبژاردنەدا پاڵپشتی و پشتیوانی لیستی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی دەکەن. والله جا هەڵبەتە بەڕاستی ئەوەی کە جێگەی متمانە و دەنگ پێدانا و جێگەی سیخە و متمانەی ئەو خەڵکە بێ کە بە پەرۆشەوە بێ ئەوە دیارە بەڕاستی کە بە تایبەتی ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵی دادگەریش کە یەکێکە لەو باڵی ئەو کاندیدانەی کە هەیەی بە تایبەتی کە خۆیان کاندید کردووە کە جێگەی متمانن کە پێشتر باڵی جێپەنجەیان دیار بە لە ناو حکوومەتی هەرێم لە ناو پەرلەماندا کە بەرگریان لە بنەما ئیسلامیەکان کردووە کە بەرگریان لە شریعەت و لە دینی خۆی کردووە. ئەمڕۆکە شتێکێ لە ڕێگایەوە کە کامی خۆتبگیری بەس دەنگدان ماوە، دەنگدانش دەنگ بدی بە کەسانێک کە جێگای متمانە و سیخە بن، ئەو دەنگی کە پیان دێ و دەنگە نەدۆڕێنن لە پێناوی شتێ پارەیان، لە پێناوی پۆستەکان، لە پێناوی چەند درهەمێکە ئەو دەنگە نەدۆڕن. جێگای ئەو کەسانی کە دەنگیان پێدەی جێگای متمانی تۆ بن، پەیامەکەت بگەین. هیچ من ناتوانین بگەینە ئەو شوێنانە، ئەبێ کەسانێک بنارین دەستپاک بن، ئەمین بن، لە جێ متمانێ و خەڵکە بن کە دەنجیان پێدەری. بەڵێ ئەوەی کۆمەڵی دادگەری زیاد دەکاتەوە لە هێزەکانی دیکە ئەوەیە کە کۆمەڵی دادگەری لە دەرەوە سەر بە هیچ وڵات و داردەستی هیچ لایەنێک نییە و لە ناوخۆش بە هەمان شێوە و لە ڕووی فکریشەوە کۆمەڵ قوتابخانەیەکی سەربەخۆیە و دۆستش بنی شەهادی ئەوە دەدەن کە کۆمەڵ ئەوەندە کەمی کە لە ناو حکوومەتیشداوە جێپەنجەی دیار بووە و ئەوەندەشی کە لە دەرەوە بووە داکۆکی کارێکی سەرسەختی مافی خەڵک بووە. ئێمەین لەسەر هەموو بێ ڕێزێک بەرامبەر بە ئیسلام، بەرامبەر بە سەرپۆشی ئافرەتان، بەرامبەر بە ڕیشی پێوان، بەرامبەر بە پێغەمبەری نازدار هاتوونەتە جواو خودی مامۆستا عەلی باپیر ڕێپێوانی کردووە. بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین. کۆمەڵی دادگەری بە لیستی ژمارە 285 بەشداری هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. ژمارەیەک لە کاندیدی بەهێز و بوێر و حەقبێژی هەیە. ئومێدیان هەیە دەنگدەرانی کوردستان متمانەیان پێ ببەخشن تا ببن بە نوێنەری ڕاستگۆ و ڕاستەقینەیان و شەڕی مافەکانیان لە بەغداد بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.